لە بڵاوکراوەکانی کتێبخانەی شنەوەی دەنگی ڕایەڵێک بۆ گەیاندنی ڕۆشنایی بە هەمووان. بابەت ڕۆمان بەناونیشانی گێلەکانی چێلم و مێژویان، نووسینی ئیزاک بێشفیس سینگەر، وەرگێڕانی لە ئینگلیزیەوە بۆ زمانی شیرینی کوردی عەزیز گەردی، لە زنجیرە بڵاوکراوەکانی ناوەندی غەزەلنووس بۆ چاپ و بڵاوکردنەوە، چاپی یەکەم 2015. ژمارەی لاپەڕەکانی ئەم کتێبە 71 لاپەڕە. خوێندنەوەی نەرمین عەبدوڵڵا. ئامادەکردنی ئاوات کوێستانی. ئامادەکردنی خامەی دەنگی دڵسۆز فاروق. عەبدوڵڵا حسێن. بەرواری تۆمارکردن 14 نۆی 2015. مافی لە بەرگرتنەوەی ئەم کتێبە پارێزراوە بۆ کتێبخانەی شنەوەی دەنگی. ناونیشان یەکێتی نابینایانی کوردستان، مەڵبەندی گشتی، سلێمانی شەقامی 16 مەتری، بەرامبەر سەنسەری بۆڵی. شنەوەی دەنگی. کورتەی ژیانی نووسەر سینگەر لە ساڵی 1904 بۆ 1991. ناوی تەواوی ئیزاک ئیسحاق باشفیس سینگەرە، چیرۆکنووس و ڕۆماننووسە، خەڵاتی نۆبڵی لە ئەدەب وەرگرتووە. ڕۆژی 14 حوتی ساڵی 1904 لە ڕاژی مین نزیک وارشۆ لە پۆڵەندا لەدایک بووە. لە وارشۆ لە گەڕێکێکی گیتۆی میلی هەژار و قەوغای جوولەکان گەورە بووە. لە ساڵی 1921 چووەتە قوتابخانەی سیمیناری ڕەبیانی وارشۆ و کولتوری دێرینی جوولەکەی خوێندووە. 2 ساڵ دوای وەرگێڕانی لە سیمیناری ڕەبانی، سیمیناری جێهێشتووە و ڕووی کردۆتە کاری ڕۆژنامەگەری. ماوەیەک لە ڕۆژنامەگەری و هەڵەچنی کتێب و وەرگێڕاندا کاری کردووە. سینگەر لە ساڵی 1935 لە ئەنجامی چەوساندنەوەی جوولەکە لەلایەن نازیەکانەوە سەری هەڵگرت و چوە ئەمریکا. لە ئەمریکا ئیسرائیل جۆشوای براگەورەی وەریگرتەوە و کارێکی ڕۆژنامەگەری بۆ پەیدا کرد. سینگەر لە خێزانێکی ڕۆشنبیر پەروەردە بووە. باوکی حاخام بوو. ئیسرائیل جواشۆی براگەورەی و ئەستێر کریتمانی خوشکی نووسەری دیار بوون. سینگەر لە سەرەتای ژیانی و لە گەنجێتیدا زۆر تامەزرۆی خوێندنەوە بوو. نووسەرانی وەکو بینیدیت و سپینۆزا و نیکۆلا گۆگۆل و فیۆدۆر دۆستۆڤیسکی کاری زۆریان لێکرد. سینگەر یەکەم چیرۆکی لە ساڵی 1925 بڵاو کردەوە بە ناوی لە تەمەنی پیریدا. لە ساڵی 1935 یەکەم ڕۆمانی بڵاو کردەوە بە ناوی شەیتان لە گۆڕای. لە ساڵی 1950 بەرهەمی سەرەکی خۆی بڵاو کردەوە. ڕۆمانێک بوو لەبارەی خێزانێکی جوولەکە لە یەکێ لە گیتۆکانی پۆڵەندا پێش شەڕی دووەمی جیهانی. سینگەر لە ڕۆژی 24 حوتی ساڵی 1991 لە سیرفساید لە فلۆریدا کۆچی دوایی کرد. بەرهەمەکانی سینگەر زۆر بەرهەمی بڵاو کردوێتەوە، بەتایبەت لە بواری چیرۆک و ڕۆماندا. ئەمانە هەندێکن لە بەرهەمەکانی: ڕۆمان، چیرۆکی دڵداری، شۆشە، پەشێمان، کۆیلا، لەبارەی خێزانەوە، کۆشکی ئاغا، جادوگەری لوبلین، گێلەکانی چێلم، پاشای کێڵگە، کەف، بڕوانامە، مشوگە، سێبەرەکانی سەر هودسن، دوژمنان، خەلەکی برادەران، شەیتان لە گۆڕای، لە مۆسکاتی خێزان. چیرۆکەکانی سینگەر بریتی بوون لە برادەرێکی کافکە، هەینیەکی کورد، سپینۆوای شەقامی بازار، دانیشتن، سۆز ئازار، تاجی لەپەڕ، دڵداری کۆن، وێنە و چەند چیرۆکێکی تر، منداڵێکی بچووک بە دوای خودادا دەگەڕێ، گەنجێک بە دوای خۆشەویستیدا دەگەڕێ، ونبوون لە ئەمریکادا، لە تەمەنی پیریدا،
مەرگی میتۆ زەلا بیرەوەری لە دادگای باوکمدا خۆشەویستی و ئاوارەیی. کتێبی منداڵان مەرگی چێش، شیری دەڵەشێر، کەشلی مێڵ چووە وارشۆ، حەقایەتی سێ ئارەزوو، ئیلیجای کۆیلا، یوسف و کۆزا، بەتەنیا لە جەنگەڵدا، شاری بەدفەر، نەفتالی حەقایەت خوان و ئەسپەکەی، نوح بۆچی کۆتری هەڵبژارد، هێزی ڕووناکی، گۆلیم، قاقانی، لنگە و قوچی چین. بەشی یەکەم لە ڕۆمانی گێلەکانی چێلم و مێژویان لاپەڕا 11. زانەکانی چێلم لەبارەی چۆنیەتی پەیدابوونی ئەم شارەوە بیرۆڕای جیاوازیان هەیە. ئیماندارەکانی چێلم بڕوایان وابوو کە خودا گوتی ئێرە ببێ بە چێلم و بوو بە چێلم. بەڵام زۆر زانا سوور بوون کە ئەم شارە لە ئەنجامی تەقینەوەیەک پەیدا بووە. دەیانگوت بەر لە چێلم ئەو ناوچەیە تەڤڵ هەڤی و باژەڵێکی گەورە بوو، هەمووی مژ و مۆران بوو. تەقینەوەیەکی گەورە ڕوویدا و چێلم پەیدا بوو. سەرەتا ڕووی زەوی چێلم ئەوەندە گەرم بوو تەنانەت ئەگەر چێلمیەکان ئەو کاتە هەش بوونایە نەیان دەتوانی بەسەر زەویدا بڕۆن چونکە پێیان دەسووتە. بەڵام چێلم بە ئارامی سارد بووەوە و توێژێکی سپی سەر ڕوویدا پۆشی وەکو مەنجەڵە حەلی ماوێک کە سارد بوو بێتەوە. تۆژەرەوەکان دەڵێن چێلمیەکانی هەوڵی بنیادەم نەبوون، میقرۆب و ئەمیبا و شتی تری وابوون. پاشان ڕووبارێک لە چێلم پەیدا بوو، زۆری ماسی تێدا بوو. ئەوانە ئەژدادی چێلمیەکان بوون. هەر لەبەر ئەوەیشە چێلمیەکان زۆر حەز لە ماسی دەکەن، بە تایبەتی ماسی گیفیلتی. چێلمیەکانی هەوڵی خوێندەواریان نەبوو، خوێندن و نووسینیان نەدەزانی و ڕووداوە مێژوویەکانی ئەو سەردەمە دێرینا هەرگیز تۆمار نەکراون. دەڵێن ئەو چێلمیە دێرینانە مرۆڤی سەرەتایی بوون، بەڕووتی و بە پێخاوسی بەم لاو بەولادا دەگەڕان، لە مەڕ و ئەشکەوتەکاندا دەژیان و بە تەور و ڕەمی بەردین گیانداریان ڕاودەکرد. زۆربەی کات تا مردن برسی دەبوون و نەساغ بوون. بەڵام لەبەرەوەی هێشتا وشەی قەیران نەبوو، هیچ قەیرانێک لە گۆڕێدا نەبوو، کەسیش هەوڵی نەدەدا چارەسەری بکات. دوای ساڵەهای ساڵ چێلمیەکان بوون بە شارستان و فێری خوێندنەوە و نووسین بوون. بەم جۆرە وشەی وەکو کێشە و قەیران دروستکران. لەو ساتەوە کە وشەی قەیران لە زماندا پەیدا بوو، خەڵک زانیان چێلم قەیرانی تێدایە، دەیاندی شتەکانی شارەکەیان باش نین. داهێنەری وشەکان پیاوێک بوو بە ناوی گرۆنامیگا، چونکە کڵاوێکی لەسەردەنا دوو شاخیگای بەسەرەوە بوو. کە دوو شاخی گای بەسەرەوە بوو. گرۆنام یەکەمین دانا و یەکەم فەرمانڕەوای چێلم بوو. لە چێلم دانایی و فەرمانڕەوایی هەمیشە بەیەکەوەن. ئەنجومەنێکی 5 نەفەری لە دانایان لە بەڕێوەبردندا یارمەتی گرۆنامیان دەدا. بریتیە بوون لە لەکیشی گێژ و زاینڤیلی گەوج و تراتیلی دەبەنگ و سێندەری کەر و شمێندریکی کەل لە پوچ. گرۆنام میرزایەکیشی هەبوو بە ناوی شلیمێڵ. ڕۆژێ گرۆنام فەرمانی بە شلیمێڵ کرد داناکان بۆ ئەنجومەن بانگ بکە. کە کۆبوونەوە گرۆنام گوتی داناکانم، قەیرانێک لە چێلم هەیە. زۆربەی هاوشارەکانمان بایی خۆیان خواردنیان نییە بیخۆن. جل و جۆڕی کۆن لەبەر دەکەن و زۆریان لەدەست کۆکە و جۆرەها باپەڕ دادەدادیانە. چۆن چارەی ئەم قەیرانە بکەین؟ داناکان بەپێی دەستوری خۆیان 7 شەو و 7 ڕۆژ بیریان کردەوە. ئەوسا گرۆنام گوتی با بزانم چیتان هەیە پێم بڵێن. لە کیشی گێژ یەکەم کەس بۆ قسەی کرد.
تەنیا ژمارەیەکی کەم مرۆی خوێندەوار لە چێلم هەن کە دەزانن قەیران یانی بارودۆخێکی دژوار. وەرن یاسایەک دەربکەین کە بەکارهێنانی وشەکە قەدەغە بێ. ئیدی زوو لەبیر دەکرێ و کەس نازانێ قەیران هەیە و ئێمەی دانایانیش ناچار نابین مێشکمان بگوشین بۆ ئەوەی چارەسەری بکەین. زاینڤیلی گەوچ قسەی پێبڕی. تازە کار لە کار ترازاوە. ڕاستە دان عەمرەکان وشەکە نازانن، بەڵام گەنجەکان هەموو فێری بوون و ئەوانیشن نوێنەری بانەڕۆژی چێلم. گرۆنامیگا پرسی تۆ چ پێشنیارێک دەکەی؟ زاینڤیلی گەوچ گوتی ئامۆژگاری من ئەوەیە خەڵک هەفتەی 2 ڕۆژ ڕۆژی دووشەممە و ڕۆژی پێنجشەممە بەڕۆژوو ببن. بەمەوە بڕەنانێکی زۆر پاشەکەوت دەکەین، ئیتر کەمینان نامێنێ. گرۆنامیگا پرسی ئەمە کێشەی نان چارەسەر دەکا، ئەدی کەمی پۆشاک و پێڵاوی خەڵک چۆن چارەسەر دەکرێت؟ ترایتیلیگێل 2 پەنجەی خستە سەر لێوی وەک ئاماژەیەک کە گەرەکێتی شتێ بڵێ. گرۆنام گوتی ترایتیلیگێل قسە بکە. ترایتیلیگێل گوتی ئامۆژگاری من ئەوەیە باجێکی گران لە سەر پێڵاو و چەکمە و کەوا و پانتۆڵ و پەستەک و تەندورە و هاوارکراس و بە کورتی لەسەر هەموو پۆشاکێک دابنین. بەمەوە هەژاران خەوەی کڕینی هیچ پۆشاکێکیان نابێ. ئەوسا بایی دەوڵەمەندان پۆشاکمان دەمێنێ. چ پێویست دەکا خۆمان بۆ هەژاران نیگەران بکەین؟ سێندەریکەر بە سەرسامی گوتی ئەمە ئامۆژگاریەکی خراپە. گرۆنامیگا گوتی بۆچی پێشنیارێکی خراپە؟ خراپە چونکە تەنیا هەژار و بەلەنگازان لە شینایی و فرۆشگە کار دەکەن. ئەگەر ڕوت و پێخاوس بن هەمیشە تووشی سەرما و کۆکە و پابەر دەبن و ناتوانن کار بکەن. لە حەق نایەن نان و پۆشاک بایی دەوڵەمەندانیش پەیدا بکەن. ئەی تۆ چ پێشنیارێک دەکەی سێندەریکەر؟ سێندەریکەر وەڵامی دایەوە من پێشنیار دەکەم شەوێک کە دەوڵەمەندەکان نووسن هەژارەکان ماڵەکانیان ببڕن و بچن چەکمە و سۆڵ و کەوا و کراس و هەرچی تری هەبوو بیبەن و بڕۆن. بەم چەشنە هەژاران جلی باشیان دەبێ لەبەری بکەن و بێ ئەوەی سەرمایان ببێ دەتوانن لە شینایی و فرۆشگە کار بکەن. پێویستیش ناکە خۆمان بۆ دەوڵەمەندان نیگەران بکەین. شمێندریکی کەلەپۆچ ڕایگەیان ئەمە هەمووی غەڵەتە. گرۆنام پرسی بۆچی هەمووی غەڵەتە؟ شمێندریکی کەلەپۆچ گوتی لەبەرەوەی بەرامبەر هەر دەوڵەمەندێک سەدان هەژاری بەدبەخت لە چێلم هەن، جلەکان بەشیان ناکە لەبەری بکەن. جگەلەوەیش دەوڵەمەند خەپە و ورگنن کەچی هەژار لەڕ و مردەڵەن. جلی دەوڵەمەندان بە ئەندازەی هەژارەکان نییە. گرۆنامیگا پرسی ڕێگەچارەی تۆ چییە؟ شمێندریکی کەلەپۆچ من دەڵێم هەمومان واز لە شمەک لەبەرکردن بێنین. مێژونوسە گەورەکانی چێلم دەڵێن لە سەردەمی کۆندا باب و باپیرانمان بەڕوت و قوتی دەگەڕان و لە ناو مەڕ و ئەشکەوتاندا خۆجێ بوون، بەراوشکار دەژیان. با ئێمەی شوا بکەین ئەوسا هەموو گیر و گرفتەکەمان چارەسەر دەبێ. لە کیشی گێژ گوتی ئەمە قسەی پرۆپوچە. بەلای توێژەرانمانەوە لە سەردەمی کۆندا وەرزی زستان لە چێلم نەبوو، بۆیە خەڵک بەڕوت و قوتی دەگەڕان. ئێستا من پێشنیار دەکەم دانیشتەکەمان دوا بخەین. دیارە بیرکردنەوەی ئەو 7 ڕۆژە بەس نەبووە. بۆ چرکەیە گوای دەنوان گرۆنامیگا خەریکە ئەو پێشنیارە زیرەکانەیە قبول بکە. کارێکی ئاسایی بوو کاتێ داناکانی چێلم لە دانیشتنێکدا نەدەگەیشتنە بڕیارێکی معقول. بڕیارەکەیان بۆ دانیشتنی پاشا دوادەخست. کاتێک گیرۆنام چەکۆشی قیت کردەوە بۆ ئەوەی وەکو نیشانەی دواخستنی دانیشتنەکە 3 جار لە مێزی بکتێ، لە ناکەوتوند ناوچەوانی دەرپۆقیوی خۆی گرت و گوتی دانا هەرە بەڕێزەکانم من ڕێگە چارەیەکم هەیە. ئەوانی تر پرسیان ڕێگە چارەکەتان چییە؟ ئەی دانای دانایان. گرۆنامیگا گوتی بێدەنگ بن و گوێ بگرن. هەموو داناکان چیچیلەی گوێی چەپەی خۆیان گرت و گوتیان بەڵێ گرۆنامیگا هەموو گیانمان گوێیە. خۆشەویستانی من لێرەدا هاتمە کۆتایی خوێندنەوەی بەشی یەکەم لە ڕۆمانی گێلەکانی چێلم و مێژویان. بەشی دووەم لە ڕۆمانی گێلەکانی چێلم و مێژویان لاپەڕا 21. دوژمن کێیە؟ گرۆنامیگا گوتی بەلای منەوە چێلم تەنیا بە جەنگ ڕزگار دەبێ. هەموو داناکان بە حەبەساوی هاواریان کرد. جەنگ؟ تا ئەو کاتە چێلم هیچ جەنگی بەخۆیەوە نەدیبوو.
چێلم هێزێکی کەمی پۆلیسی هەبوو. پۆلیسەکانیش قولە چۆماغیان هەڵدەگرت. چێلم هەر لە بنی سەربازی نەبوو. گرۆنامیگا گوتی بەڵێ جەنگ. لە کیشی گێژ پرسی جەنگ لەگەڵ کێ؟ گرۆنام گوتی جەنگ لەگەڵ خەڵکی گۆرشکەف. زاینڤیلی گەوت پرسی خەڵکی گۆرشکەف چیان کردووە تا لەگەڵیان بجەنگین؟ ترایتیلی گێل پرسی ئێمە کە نەڕممان هەیە و نەشمشێر چۆن دەتوانین بجەنگین؟ سێندەری کەر پرسی جەنگ بە کەڵکمان دێ؟ گۆرشکەف کوێرە دەیە کە خەڵکەکەی لە ئێمە بەلەنگازترن. شمێندریکی کە لە پوچ گوتی جا کێ دەڵێ ئێمە لەم جەنگە دەبینەوە؟ کێ شەڕ دەکا؟ گرۆنامگا ڕایگەیان ئەمانە پرسیاری بەجێن. فەرمون ئەمەی شوەڵامی من. ئێمە بۆیە لەگەڵ خەڵکی گۆرشکەف بە شەڕدەین چونکە ئەوان بە ئێمە دەڵێن گێل. ئێمەی چێلمی دەزانین کاتێ عەقڵ لە ئاسمان هاتە خوارێ و دابەشکرا لە 90 بەر چێلم کەوت. کەچی خەڵکی فری و خواردووی گۆرشکەف خۆیان پێ لە ئێمە عاقڵترە. تاکە ڕێگەیەک بۆ ئەوەی بۆیان بسەلمێنین ئێمە لەوان عاقڵترین ئەوەیە لە شەڕدا بیان شکێنین. ڕاستە ئێمە نەڕممان هەیە و نەشم شێر، بەڵام بەرامبەر بەوە زاڵمانی ئاسنگەرمان هەیە. ئەو دەتوانێت ئەو شتانەمان بۆ دروست بکە. ڕاستە ئێمە دەبێ ئاسن لە لوبلین بکڕین و ئەمە بەگران دەوەستێ، بەڵام ژنەکانمان مەنجەڵ و ئاخلەویکی ئاسنیان هەیە. جا لەبەرەوەی زۆرمان پەسەنیە بۆ چێشلێنان دەتوانن هەر هیچ نەبێ مەنجەڵەکانمان بدەنێ بۆ ئەوەی بیان کەین بەڕم و شمشێر. ئەوەیش ڕاستە کە گۆرشکەف کوێرەدەیەکە و خەڵکەکەی لە ئێمە داماوترن، بەڵام کە سەرکەوتین دوژمنەکانمان دەکەین بە کۆیلە و ئەوان کارمان بۆ دەکەن و ئێمەش دەتوانین هەموو کاتی خۆمان بۆ بیرکردنەوەی ژیرانە تەرخان بکەین. وەکو لە پیاوی ژیری چێلم دەوەشێتەوە. لەبارەی ئەنجامی شەڕەکەی شەوە پێویست بە نیگەرانی ناکە. ئێمە بەرامبەر هەر گێلێکی گۆرشکەف 10 پیاوی دانای چێلمیمان هەیە. ئێمە گەنجمان زۆرە، بێکار و کاسبی دەسوڕێنەوە. ئەو گەنجانە دەکەین بە سەرباز بۆ ئەوەی تەواو لە سەرکەوتن مسۆگەر بین. تاریکە شەو شەبەی خۆن دەکەینە سەر گۆرشکەف و تا خەڵکەکە ئاگادار دەبنەوە و دەزانن چ قەوماوە هەمویان دەکوژین و بەدیلیان دەگرین و دایانکەین بە کۆیلە. لە کیشی گێژ ڕایگەیان گرۆنامیگا ئێوە گەورەترین دانان نەک تەنیا لە چێلم بەڵکو لە هەموو دنیادا. زاینڤیلی گەوج ڕایگەیان کە گۆرشکەفمان داگیر کرد چێلم دەبێ بە شاهنشاهی ئیمپراتۆریەت. ترایتیلی گێل گوتی گرۆنامیگا دەبێ بە شای چێلم و شاهنشای گۆرشکەف. سێندەری کەر گوتی پێش هەموو شتێ ئەمر بە کۆیلەکانمان دەکەین کۆشکێک بۆ شاو شاهنشا ئاوا بکەن. 3 ژوور و متبەقێک بێ. یەکێ لە ژوورەکان بۆ بیرکردنەوەتان بێ. یینتە پیشای قرالیچە لەوێ ناتوانێ بە پرتە و بۆڵە و سەرکۆنە خاوەن شکۆ لە بیرکردنەوە سەغڵە بکات. شلیمێل زاری کردەوە و زمانی دەرهێنا تا نیشان بدا کە دەیەوێ قسە بکە. گرۆنام پرسی دەتەوێت شە بڵێ؟ لەبیرت نەماوە کە تۆ تەنیا میرزای یەکێ نیت لە ڕاوێژکارەکانم؟ تکایە بمبورە دانای هەرە گەورە و مەزن و شاو شاهنشاهی بانەڕۆژ. ئەوەی من دەمەوێ بڵێم هەم بە کەڵکی چێلم دێ و هەم دەبێ بەمایی سەرکەوتن لەو جەنگەدا. قسەکەت چییە؟ بە کورتی گۆرشکەف لێرەوە زۆر دوورە، نزیکەی 8 میل دەبێ. هیچ ڕێگەیەک لە چێلمەوە بۆ گۆرشکەف نییە. مرۆڤ دەبێت چەند جەنگەڵ و زۆنگا و ببڕێت تا دەگاتە ئەوێ. سەربازە قارەمانەکانمان چۆن ڕێگای خۆیان دەدۆزنەوە؟ بە تایبەتی کە بڕیارە بە تاریکە شەو شەبەی خۆن بکەین. جگە لەوەیش گۆرشکەف شوورەی بە دەوردا کراوە و لەگەڵ ڕۆژ ئاوادا دەواازەی دادەخرێ. کە دەواازە قفڵ بێ قارەمانەکانمان کوپیان دەکرێ گۆرشکەف داگیر بکەن. هەموو بێدەنگ بوون. کەس چاوەڕێی نەدەکرد شلیمێل پرسیاری واگران بکە. لە کیشی گێژ یەکەم کەس بۆ قسەی کرد. بە تووڕەیی هاواری کرد. ئەم پرسیارە پرسیارێکی پیسە، ناپاکیە بەرامبەر شا. زاینڤیلی گەوج گوتی ئەمە دەبێ زیندانی بکرێ و بخرێتە بن کاری قورس. ترایتیلی گێل گوتی تا ڕۆژی پەسلانیش ئازاد نەکرێ. سێندەری کەر گوتی دەبێ پەتی بکرێتە مل و
هەڵبواسرێ. شمێندریکی کە لە پوچ هاواری کرد. یەک جار هەڵواسین بەس نییە، دەبێ بەلایانی کەمەوە 3 جار هەڵبواسرێ. گرۆنام گوتی ڕاوێشکارە دڵسۆزەکانم، پێویست ناکە ئەوەندە دەرهەق شلیمێل توند بن. لەبیر نەکەین ئێمە تەنیا ئەو تاکە شلیمێلەمان هەیە. ئەگەر تەنیا یەک جار هەڵبواسرێ هیچ شلیمێلمان نامێنێ. بەرحاڵ من وەڵامم بۆ پرسیارەکەی هەیە. هەر 5 ڕاوێشکار بە یەکەوە بە یەک دەنگ گوتیان وا خێرا؟ گرۆنام وەڵامی دایەوە. مێشکی من کات بە هەدەر نادا. کابرایەک هەیە بە ناوی هاسکل، بەڕێکەوت لە گۆرشکەف هاتۆتە دنیاوە و زەماوەندی لەگەڵ ژنێکی چێلم کردووە. مسۆگەر ئەو ڕێگەی گۆرشکەف پێدەزانێ و ڕێنماییمان دەکا. لەبارەی دەواازەی شەوە فایتێ لە دست ئێستا لە زیندانە و بە تاوانی شکاندنی دەرگای دوکانی بەقاڵی بێڕێڵ و دزینی 3 سەلکە پیواز 300 ساڵ حکم دراوە. مادەم توانی بێتی قوفڵی دوکانی بەقاڵی بێڕێڵ بشکێنێ، هەڵبەت دەتوانێت قوفڵی دەواازەی گۆرشکەفیش بکاتەوە. من کە گرۆنامم ئازادی دەکەم و ئەویش بەبێ گرفت سەربازت لێرەکانمان دەباتە ناو گۆرشکەف. ڕاوێشکارەکان ئەوەندە کەوتنە ژێر باندۆری دانایی گرۆنام هەموو دەمیان بوو بە تەڵەی تەقی و شلیمێل دووبارە دەمی کردەوە و زمانی دەرهێنا. بەڵام بەر لەوەی یەک وشەی لە دەم بێتە دەرەوە، گرۆنامیگا گوتی وا چاکە دەمت بگری، نەوەک ئەمر دەکەم سەر و پۆتەڵاکت بکوتنەوە، دانیشتنەکە دواخرا. فەرمانی شاهنشاهانەی منە. هەرچی لەم دانیشتنەدا گفتوگۆی لەسەر کراوە دەبێ وەکو نهێنیەکی حکومەت بمێنێتەوە و دەرنەچێ. ئێستا فەرمونون مراخەسن. یەکسەر لە سەرانسەری چێلم دەنگ و باس بڵاو بووەوە کە گرۆنامیگا خۆی بۆ جەنگی گۆرشکەف ئامادە دەکا و شتەکە زۆر بە نهێنی وەرگیراوە. خۆشەویستانم، لێرەدا هاتمە کۆتایی خوێندنەوەی بەشی دووەم لە ڕۆمانی گێلەکانی چێلم و مێژویان. بەشی سێەم لە ڕۆمانی گێلەکانی چێلم و مێژویان لاپەڕا 29. جەنگ. لە چێلم هەمیشە قسەکردن لە کارکردن ئاسانتر بوو. زاڵمانی ئاسنگەر شارەزاییەکی وای لە دروستکردنی ڕم و شمشێر نەبوو. کاتێ یینتە پیشای هاوسەری گرۆنام بیستی دەبێ مەنجەڵ و مەقڵیەکانی بکە بە قوربانی ئامانجی سەربازی، پیسترین گوێنی حەواڵەی گرۆنام کرد. ئێمە بێ جەنگیژبایی خۆمان کێشە و قەرقەشمان هەیە. اینجا هاواری لەسەر کرد. تۆ نەک تەنیا شاخی گاد لەسەر ناوە، بگرە کە لەی شت مێشکی گای تێدایە. گرۆنام ئاگاداری کردەوە. یینتە پیشە، لەبیرت نەچێ تۆ قسە لەگەڵ شاهنشاهی دواڕۆژی گۆرشکەف دەکەی. یینتە پیشا وەڵامی دایەوە شاهنشا ماهنشا؟ بەلای منەوە تۆ لە گێلێکی چێلم زیاتر نیت. ئەگەر هەر کەسێکی دی بەم جۆرە قسەی لەگەڵ گرۆنام کردبا، یەکسەر بە تۆمەتی خیانەت دادگایی دەکرا. بەڵام گرۆنامیش هیچی پێ لەگەڵ یینتە پیشا و دەمهەراشیکردنی نەدەکرا. بەهار هات و گەنجەکانی چێلم لە باتی ئەوەی بچن لەسەر شینایی کار بکەن، برانە سەربازی و کەوتنە وەرزین بۆ جەنگ. لە ئەنجامدا داهات زۆر کەم بوو. پاییز داهات و باران دەستی پێکرد. لەبەرەوەی سەربازەکان یان پێخاوس بوون یان چەکمەیان دڕابوو، زۆریان سەرما بردوو بوون. نزیکەی هەر هەموو لەشکری چێلم دەکۆکین و دەپشمین، بەڵام نەدەکرا جەنگ دوا بخەن. تاریکە شەوێک لەشکری چێلم بە سەرکردایەتی گرۆنام خۆی بەرەو گۆرشکەف بەڕێکەوت. هاسکلی ڕێزان و فایتی لە دز لە ریزی پێشەوە دەڕۆیشتن. 3 ڕۆژی تەواو باران لی نەکردەوە و سەربازان تا ئاژنۆ لە قورچەقین. زیکیلی شاعیری چێلمی شیعرێکی بۆ بەرزکردنەوەی ورەی لەشکر نووسی، دەڵێ ئەم قارەمانی چێلمین پاڵەوان و دڵگەرمین،
لەژێر ئاڵای گرۆنام دەڕۆین بەبێ ترسوسام، گۆشکەف ڕزگار دەکەین، خەڵکەکەی سەرسام دەکەین. سپای چێلم شادەبێ، گرۆنام هەر شادەبێ. زۆربەی سەربازەکان دەنگیان نووسا بوو، زۆریان کاتی لە قوڕ و زێڵاقیان دەدا و بەسەر بەردی تیژدا دەڕۆیشتن، پێیان بریندار دەبوو. بەڵام هەموو کەس دەزانێت جەنگ گەمەی منداڵان نییە. چەند سەعاتێک تێپەڕی، هیچ نیشانەی گۆشکەف دیار نەبوو. گرۆنام حەوسەڵەی نەما، پرسی: هاسکڵ، کوا گۆشکەف لەکوێیە؟ هاسکڵ بە شەرمەوە گوتی: بەداخەوە، هەڵەم کردووە. دوای نەختێ دۆدڵی گوتی: لە باتی ئەوەی لا بدەمە دەستە ڕاست، لام داوەتە دەستە چەپ. خەریکە لە مازێل بۆرشت نزیک دەکەوینەوە. ئەفسەرەکان بەڕق و تووڕەیی هاواریان کرد. مازێل بۆرشت؟ هاسکڵ گوتی: گوتم بەداخەوە، ئێستا فەرقی چییە؟ مازێل بۆرشت دانیشتوانی لە گۆشکەف کەمترە و شکستدانیان ئاسانترە. شلیمێل لەگەڵ لەشکردا بوو، گوتی: ئێمە هاتوین لەگەڵ خەڵکی گۆشکەف بجەنگین، چونکە ئەوان ئێمە بەگێلدا دەنێن. ئێمە چیمان لەگەڵ خەڵکی مازێل بۆرشت هەیە؟ گرۆنام وەکو هەمیشە وەڵامی لەسەر پێبوو: خەڵکی مازێل بۆرشتیش ئێمە بەگێل دەزانن. ڕاستیەکەی هەموو دنیا بەگێل لە ئێمە دەگەن. ئیتر هیچ جیاوازی نییە بۆ هەرکوێ هێرش بکەین، هەرچیان بەسەر بێ مستەحەقن. سەربازەکان بە یەک دەنگ بە شادی هاواریان کرد: هوڕ، بژی گرۆنام، شاهنشاهمان، هوڕ، بژی چێلم، بمرێ هەرچی مازێل بۆرشتی هەیە. زۆربەی خەڵکی مازێل بۆرشت ئەو شەوە بە ئارخەیانی خەوتە بوون. کەس بە خەونی شەڕی بە مێشکدا نەداهات. مازێل بۆرشت هیچ شوورە و دەواازەی نەبوو. فایتی لە دزیش ناچار نەبوو قوفڵ بشکێنێ و دەواازە بکاتەوە. ڕاستی مازێل بۆرشت هیچ قوفڵی تێدا نەبوو. چێلمیەکان دەیانتوانی بە ئاسانی سەرکەوتن بەدەست بێنن. ڕێک ئەو شەوە ئاهەنگی زەماوەندی کوڕە قەسابێکی گوندی گۆشکەف بوو لەگەڵ کچی عەرەبانچیەکی مازێل بۆرشت. بەپێی دابوو دەستور ئاهەنگ لە گوندی بووک دەگەڕا. میوانەکان قەساب و عەرەبانچیەکان هێشتا خەریکی خواردنەوە و هەڵپەڕکێ بوون کە لە پڕ دەنگی هاوار و دروشم لێدان هاتنە دەرەوە. دیتیان ژمارەیەک هەرچی و پەرچی وا دێن. هەندێک شمشێر و ڕەمیان پێبوو. ژمارەیەک قوڵە چۆماخیان بەدەستەوە بوو. چێلمیەکیش لەوە باشتری دەست نەکەوتە بوو. دەستکە جۆنیەکی درێژی داری بەدەستەوە بوو کە بۆ کوتانی ماتزۆ بەکاردەهات. کاتێ میوانەکانی زەماوەند پرسیان مەسەلە چییە؟ گرۆنامیگا گوتی: ئێمە لەشکری چێلمین، نیازمان وابوو هێرش بکەینە سەر گۆشکەف، چونکە خەڵکەکەی ئێمە بەگێل دەزانن. بەڵام هاسکلی ڕێبەرمان ڕێگەکەی غەڵەت کرد و ئێمەی هێنایە مازێل بۆرشت. لەبەرەوەی ئەنگۆش کە خەڵکی مازێل بۆرشتن ئێمە بەگێل دەزانن، بڕیارماندا لەگەڵ ئێوە بجەنگین. قەساب و عەرەبانچیەکان ئەوەندە زانیاریایان بەس بوو، هەموو سەرخۆش بوون. بەرەقەوە کەوتنە ناو لەشکری چێلم. چەند سەربازێک قوچاندیان و هەڵاتن. گرۆنام و ئەفسەرانی بانگی سەربازەکانیان کرد بۆەوەی بگەڕێنەوە و بجەنگن. گرۆنام بە ناومێدی هاواری کرد: سەربازانی قارەمان، ڕێز و ڕوەتی چێلم لەدەست ئێوەدایە، بۆ هەموو دنیا بسەلمێنن کە چێلمی نەک هەر مرۆی دانا و ژیرن، بەڵکو جەنگاوەری ئازا و بەجەرگیشن. بەڵام قسەی گرۆنام سوودێکی وای نەبوو بۆ لەشکری چێلم. سەربازەکان لەبەر ڕۆیشتن و بێخەویدا وەشابوون و لەبەر باران لە ئاو هەڵات بوون. ڕایان کرد. تەپڵچیش تەپڵیان فڕێدا و هەڵاتن. هەندێ لەوانەی شمشێریان پێبوو ویستیان شمشێر لە کاڵان دەرکێشن. بەڵام لەسەرمان دەستیان قڕما بوو. بە چەند خولەکێک لەشکری چێلم پیس شکا. زۆر سەگە بەڕەڵا لە دەوروبەری دوکانی قەسابیەکانی مازێل بۆرشت مرۆمەیان دەکرد
کەوتنە دوای سەربازە ڕاکردووەکان و بە حەپەحەب ڕاویان نان و کەڵبەیان لێگیر کردن. یەکێ لە سەگەکان پانتۆڵی سەربازێکی ڕاکردووی دڕان. خەڵکەکەی تری مازێلبۆرشت لە خەوی شیریندا بوون. ئاگادار نەبوون چ سەرکەوتنێکی مێژووییان لەدەست چووە. ڕۆژی پاشی بەرەبەری ڕۆژئاوا لەشکری چێلم بە نیوەڕووتی و بە پێخواستی و چەکراوی بە کەپۆی شکا و چاوی شینک هەڵگەڕاوەوە گەڕانەوە ماڵێ. ژن و کچانی چێلم خۆیان بۆ پێشوازی گەرموگوڕی لەشکری سەرکەوتویان ئامادە کردبوو. بلینتزیان دروست کردبوو، دۆڵکەی شەربەتی تویان ڕیز کردبوو. ئێستا بە کۆڵ دەگریان لە خۆی بزیاد بێ. کەس نەکوژرا بوو، تەنیا جەنەڕاڵێک و چەند سەربازێک دیار نەبوون. ئەوانیش یان بەدیل گیرابوون یان بڕیاریاندا بوو لە مازێلبۆرشت لای دوژمنان بمێننەوە. گرۆنامیگایش یەکێ لە شاخەکانی لەدەستدا بوو. خوار چاوی چەپیشی لەبەر مشتی کوڕە قەسابێک پەنما بوو، شین و مۆر هەڵگەڕا بوو. یینتە پیشە لە ماڵەوە هاتە دەرێ بۆ ئەوەی زبڵ بڕێژێ کە چاوی بە گرۆنام کەوت. هۆپەکی لە خۆی زانی، ڕاچڵەکی و زبڵی ناو سەتلەکەی ڕژاندە سەر پێی گرۆنام. هاواری کرد ئەوانەی لە تۆ چێتریان لە گۆڕناوە. گرۆنامیگا و داناکانی ئەنجومەنیان بەست. دوای 7 شەو و 7 ڕۆژ بیرکردنەوە لە کۆتاییدا ئەم بەیان نامەی خوارەوەیان بڵاو کردەوە. خاڵی یەکەم. گرۆنامیگا بە دانایی دانایان و فەرمانڕەوای چێلم و شاهنشای زاڵی مازێلبۆرش دەمێنێتەوە. دووەم، لە ئایندەدا بەر لە هێرشکردنە سەر دوژمن سیخوڕان ڕەوانەی ناو دوژمن دەکرێن بۆ ئەوەی دڵنیابین کە ئەو شەوە قەساب و عەرەبانچی لە ئاهەنگی زەماوەندا نین. سێم، هەرگیز جارێکی دی ڕێگە نادرێت لەشکری چێلم دەستکەجۆنی کوتانی ماتزۆ وەکو چەک بەکاربێنن. چوارەم، کە سوپای چێلم لە شەڕ دێتەوە نابێینتە پیشای قراڵیچە سەتڵی زبڵ بڕژێتە سەرپەی شاهنشا و بەما پێشوازی لێ بکە. ئەو بەندانە لەسەر پارچە کاغەزێکی بە نرخ نووسرا بوون و گرۆنام و 5 داناکەی مۆریان کرد. گرۆنامیگا قسەیەکی کرد لە دڵی هەموو چێلمیەکاندا بوو. ئەم جەنگە دەوڵەمەندی نەکردین، بەڵام عاقڵی کردین. خۆشەویستانم، لێرەدا هاتمە کۆتایی خوێندنەوەی بەشی سێم لە ڕۆمانی گێلەکانی چێلم و مێژویان. بەشی چوارەم لە ڕۆمانی گێلەکانی چێلم و مێژویان. لاپەڕا 39. شۆڕش. ئاشکرایە شکست خواردن لە جەنگدا چ زوو چ درەنگ شۆڕشی بەدوادا دێ. ئەمە ڕێک لە چێلم ڕوویدا. بوونیم پۆکراکەی ڕابەری پارتی شۆڕشگێر ڕایگەیان کە گرۆنام دەست غەڵەتی داون. چێلم ڕیسوا بووە. بووین بە قەشمەرجاری گۆرشکەڤ و مازێلبۆرشت و ئیزبیتزا و تەنانەت لوبلینیش. بۆ نیم پوکراکەی ڕابەری پارتی شۆڕشگێر بەم شێوەیە بەرنامەی شۆڕشگێرانی خۆی ڕاگەیان. خاڵی یەکەم. گرۆنامیگا دەبێت لە دەسەڵاتکار کەنار ببێ. دەبێت ناچار بکرێ بە ئارەزووی خۆی کار کەنار ببێ. خاڵی دووەم. پێویستە پارە نەمێنێ، چونکە تا پارە هەبێ دەوڵەمەند و هەژاریش دەبن. ئەگەر پارە نەبێ هەموو کەس وەکو یەک هەژار دەبن. هیچ دز نابێ و پێویست ناکە شارم و چە بە چایکێڵی پۆلیس و لیمێڵی زیندانەوان بدە. خاڵی سێەم. یەک دانای دانایان فەرمانڕەوایی چێلم ناکە، بەڵکو 3 دانا لە ژێر سەرکردایەتی بۆ نیم پۆکراکای دانای دانایان فەرمانڕەوایی دەکەن. خاڵی چوارەم. هەڵبژاردن هەر 40 ساڵ جارێک دەکرێ. هەڵبژاردن لە جەژنی پوریم دەکرێ. تەنیا ئەندامانی پارتی شۆڕشگێر حەقیان هەیە دەنگ بدەن. خاڵی پێنجەم. ژنانی چێلم خشڵ و گەواهیراتیان دەبەخشن بۆ ئەوەی بتوێنرێنەوە و پەیکەری بوونیم پۆکراکای پێدروست بکرێ. خاڵی شەشەم. زیکێڵی شاعیر شیعرێک لە پەسن و سایشی بوونیم کراکە دادەنێ. شیعرەکە دەبێت 12,000 دێڕ بێ و هەموو زارۆکی مەکتەب لەبەری بکەن. خاڵی حەوتەم. شلیمێڵ لەبەرەوەی دژی جەنگ بوو
دەکرێ بە میرزای بوونیم پۆکراکە. خاڵی هەشتم گرۆنام و پێنجداناکەی حکمی زیندانی هەتا هەتایە و یەک ڕۆژی چوارشەممە دەدرێن. خاڵی نوێیەم یینتەپیشە لەبەرەوەی سەتڵی زبڵی بەسەر پێی گرۆنامدا کردووە پێویست ناکە لەگەڵ مێردەکەی زیندانی بکرێ بە پێچەوانەوە دەبێت لەگەڵ گرۆنام جودا بێتەوە و مێرد بە شلیمێڵ بکە. بێچارەکانی چێلم بە گەرمی پێشوازی ئەم بەرنامە شۆڕژگەرانەیەیان کرد. زۆر لەوانەی کاتی خۆی بە عاقڵ و دانایی گرۆنامیان هەڵدەگوت ئێستا بە گێل و کەر و بێمەزەتیان دادەنا. زیکێڵی شاعیر کە بێژمار شێری لە ئەستایشی گرۆنام نووسی بوو ئێستا لەبەردا بوو سرودێک لە ئەستایشی بوونیم پۆکراکە بنووسێ. گلەیی لەوە هەبوو کە 12,000 دێر کەمە. بایی باسکردنی ئەو هەموو خەسیەتەکانی بوونیم پۆکراکە ناکە. سرودەکە بەم جۆرە دەستی پێدەکە. هەموو بزانن نەکەن لە بیرکەن هەر لای بەنیم هەن گشت هۆش و ڤەژەن. بوونیم پۆکراکە ڕایگەیان کە ڕۆژی پێشدەژنی شڤ و وۆت بەڕەسمی جڵەوی حکومەت دەگرێتە دەست. وەکو دەستور ئەو کاتەی ساڵ هەتا و فێنکە لەو ڕۆژە پشوەدا چێلمیەکان چاوەڕێ دەکەن لەو جەژنەدا بلیتز بخۆن. بەڕێکەوت ڕۆژی لەدایکبوونی بوونیم پۆکراکایش کەوتە بووە ئەو ڕۆژە. کاتی گرۆنام و داناکانی زانیان چ ڕوودەدا زراویان چوو. ئاخر زیندانی هەتا هەتایە و ڕۆژێکی چوارشەممە شتێکی کەم نییە. گرۆنام یەکسەر کۆبوونەوەی بەست وەکو هەموو جارێک کۆبوونەوە لە ماڵی خۆی کرا. بەڵام ئەم جارە بەر لەوەی دەست بە کۆبوونەوە بکەن یینتەپیشە داناکانی بەگیر هێنا. هاواری کرد ئەی گرۆنامیگە هەرچی بەسەرت هات حەقی خۆت بوو. من چەند دووکەڵ کێش پاککەرەوەم تۆیش هەر ئەوەندە دانای. هەموو خەڵکی دنیا پچڕان ئەوەندەی بۆ جەنگە پێ بکەنن کە ئێوە لەگەڵ خەڵکی مازێل بۆرشت کردان. لەگەڵ ئەوەشدا من نیازم نییە لە تۆ جودا ببمەوە. زەماوەند لەگەڵ شلیمێل ناکەم. هیچ ماقوڵ نییە حۆل و گەمژەیەک بە حۆل و گەمژەیەکی دی بگۆڕمەوە. شلیمێل چەند خولەکێ پێشدانیشتنەکە لەوێ ئامادە بوو. دەمی کردەوە و زمانی دەرهێنا. یانیها دەمەوێ قسە بکەم. بەڵام یەکەم جار گرۆنام قسەی کرد. شلیمێل مەترسە کەس بەڕاکێشان ناتباتە پەردا. بەپێیدا بوو دەستور دانیشتنەکە ماوەیەکی زۆری دەوام کرد و هەر بەپێیدا بوو دەستور گرۆنام یەکەم جار گوێی لە ئامۆژگاری هەر 5 داناکە گرت. لە کیشی گێژ پێشنیاری کرد کە گرۆنام و داناکان ڕیشیان بتاشن و کەوایان کورد بکەنەوە بۆ ئەوەی نەناسرێنەوە و زیندانی نەکرێن. زاینڤیلی گەوت پێیوا بوو هێشتا بەبەریەوە ماوە دەمی بوونیم پۆکراکە چەور بکەن و کارەکەی شلیمێلی بدەنێ. ترایتیلیگێل پێشنیاری کرد مادەم هەندێ ڕم و شمشێری شکاویان ماوە دەتوانن بۆ دەرکردنی یاخیەکان بەکاریان بێنن هەرچەندە سەراپای شار و لەشکر لایەنگەری یاخیەکان بوون. سێندەری کەر ئاماژەی بۆ کەلێنێک کرد کە بەرنامەی یونیم پۆکراکە و گوتی لەبەرەوەی یاخیەکان بەنیازن پارە نەهێڵن هەروەها زیندانەوانیش چونکە هیچ نییە بیدەنێ چونکە دەتوانن هەتا هەتایە و ڕۆژێکی چوارشەمە داناکان بند بکەن. لە کۆتاییدا شمێندریکی کە لە پوچ گوتی وا چاکەتکە لە بوونیم پۆکراکان بکەن سزایان سووک بکە و بەلایەنی کەمەوە ڕۆژی چوارشەمەیان لەسەر لا ببە. گرۆنام سەرێکی لە قاند و بە سەنگینی گوتی دانا خۆشەویستەکانم قسە ماقوڵەکانی ئێوەم بیست و وەکو هەمیشە ئافرین لە قسە ماقوڵەکانتان دەکەم. لەگەڵەوەشدا ناتوانم ئامۆژگاریەکەتان قبول بکەم. داناکان بەیەک دەنگوتیان ئێوە چ پێشنیارێک دەکەن؟ من پێشنیار دەکەم فیزمالکی لێ بدەین و لە چێلم ڕابکەین. داناکان دووبارە بە یەک دەنگ بەڵام ئەم جارە بە ترس و ناڕەحەتی گوتیان لە چێلم ڕابکەین؟ گرۆنام گوتی من لە هەستی ئێوە دەگەم هەرچەندە چێلم ژیرترین شارە لە دنیادا بەڵام ئەگەر چێلمیەکان بوونیم پۆکراکە و هەوادارەکانی لە ئێمە پەسەندتر بکەن مانای ئەوەیە چێلمی جاران نییە. ئەدی ژن و منداڵمان چیان بەسەردێ؟ ئەوان چاوەڕێمان دەکەن تا چێلم عەقڵی دێتەوە سەر ئەوسا دەتوانین بینەوە چۆن لە ئاوارەی بژین پارەی خەزێنە لەگەڵ خۆمان دەبین. یاخیانی چێلم باوەڕیان بە پارە نییە بەڵام لە لوبنین پارە هێشتا هەر پارەیە. کێ دەزانێ بۆی هەیە چارەنووس وابێ ئێمە دانایی چێلم بۆ شارەکانی دی ببین. لە کیشی گێژ گوتی
قەت نەمان بیستووە ئێوە قسەی وا بە نەرخ بکەن. شلیمێل بێ ئەوەی زەحمەت بداتە بەر ئەوانی دی ڕوخسەتی قسەکردنی بدەن، یەکسەر گوتی: منیش لەگەڵتان دێم. گرۆنام پرسی: تۆ بۆ ڕادەکەی؟ تۆ جێگەی بایەخ و پشگیری شۆڕژگێڕانی، تەنانەت دەیانەوێ یینتە پیشای منت بە هاوسەری بدەنێ. شلیمێل گوتی: ئاخر ئەمن ڕێک لەبەر ئەوە ڕادەکەم. من نامەوێ بەردەوام پرتە و بۆڵە و نوکەم لەسەر بکە وەکو لەسەر ئێوە دەکا. زۆر باشە، دەتوانی لەگەڵمان بێ. ئەو شەوە گرۆنام و پێنجداناکە و شلیمێل چێلمیان جێهێشت. قاسەی خەزێنەی چێلمیشیان لەگەڵ خۆیان برد، بەڵام کە قاسەکەیان کردەوە دیتیان بەتاڵە. تومەس فایتی لە دز دوای بەربوونی لە زیندان چوو بۆ ناو خەزێنە و هەموو شتێکی بردەبوو. گرۆنامیگانە ئومێد بوو. ڕایگەیان کە وەکو فەرمانڕەوا دووبارە گەڕامەوە چێلم و چوومە جەنگی کۆرشکەف، مسۆگەر فایتی لە دز ئازاد ناکەم تا قوفڵی دەواازەی گۆرشکەف بکاتەوە. شمێندرێکی کەل لە پوچ پرسی: ئەدی کێ قوفڵی دەواازەکە دەکاتەوە؟ گرۆنام وەڵامی دایەوە: بەڕۆژ هێرش دەکەین کە دەواازە کراوەتەوە. گوێگرانی عزیزم، لێرەدا هاتمە کۆتایی خوێندنەوەی بەشی چوارەم لە ڕۆمانی گێلەکانی چێلم و مێژویان. هاوڕێم بن بۆ خوێندنەوەی بەشی پێنجەم. بەشی پێنجەم لە ڕۆمانی گێلەکانی چێلم و مێژویان، لاپەڕا 49. چێلم بێ پارە. کە ئاشکرا بوو گرۆنام و پێنجداناکەی ڕایان کردووە و پارەی خەزێنەی شاریان بردووە، لە هەموو لایەکەوە هاواری شادی لە چێلم بەرز بووەوە. بژی بۆ نیم پۆکراکە، بژی شۆڕش. بۆ نیم پۆکراکە لە ترۆپکەی دەسەڵاتدا بوو، بەڵام هەرزوو گیر و گرفت دەستی پێکرد. بۆ نیم پۆکراکە پارەی هەڵوەشاندەوە، بەڵام بازرگانان ڕەتیان کردەوە کاڵای خۆیان بە مفت و خۆڕایی بدەن. پیاوەکانی بۆ نیم پۆکراکە دەستیان بەسەر فرۆشگاکان داگرت و بەڕێوەبەرانی حکوومەتیان کردە لێپرسراو، بەڵام بەڕێوەبەرەکان کاڵاکانیان بەسەر دۆستەکانی خۆیاندا دابەش کرد و کاڵای نوێ دەست نەدەکەوت. هەرزوو لە هەموو لایەکەوە هات و هاوار بەرز بووەوە: پارەکانی ئێمە بدەنەوە، ئێمە پارەمان دەوێت. بۆ نیم پۆکراکە هەوڵیدا ڕوونی بکاتەوە کە نەزێر دەخورێ و نەبان قەنۆت. چێلمیەکان پرسیان: ئەدی ئێمە خۆراک بە چ بکڕین؟ بۆ نیم پۆکراکە و هەردوو دانایانی بیریلی کەودەن و شمیریلی گەمژە 3 شەو و 3 ڕۆژ بیریان کردەوە. اینجا بڕیاریاندا کە هەموو چێلمیەکان هەفتەی 3 ڕۆژ، ڕۆژی دووشەممە و 3 شەممە و 5 شەممە لە بازار کۆ ببنەوە و کاڵاکانیان لەگەڵ یەک ئاڵشت بکەن. ئەم ڕاگەیاندنا ڕۆژی 4 شەممە دەرچوو، ڕۆژی 5 شەممە زۆر لە چێلمیەکان چوونە بازار. پێش هەمویان سەر و سەکوتی زیکڵی شاعیر دەرکەوت. مێزێکی دانا و شێعرەکانی خۆی لەسەر مێزەکە دانا و هاواری کرد: من شێعرەکانم بە نان، بە کەرە، بە پەنیر، بە مریشک، بە هێلکە، بە سیر و پیواز دەدەم. بنی چەکمەی چەپیشم دراوە، هەر پینە دۆزێک بۆم بدورێتەوە شێعرێکی 23 دێڕی دەدەمێ. لەبارەی شێعرەکانیەوە شایانی گوتنە فلیکێڵی ڕەخنەگر نووسیوێتی کە هیچ شاعیرێکی وەکو زیکێڵی شاعیر نەبووە و هەرگیز نابێ. شمۆیگەری خوازبێنی کەر کاڵاکەی لەگەڵ خۆی نەیەنابوو کە کوڕ و کچە، بەڵام هاواری دەکرد: کایلا پاشای هاوسەرم ناتوانێت خواردنی شەممە لێ بنێ، چونکە بەرەمی ئازوقەمان بەتاڵە. بەرامبەر دۆزینەوەی هاوسەر، فەردە ئاردێکی داڕوجان بۆ نانی ڕەش و فەردە ئاردێکی سپی بۆ نانی شەممە و 10 پاوەند ساوار و 10 پاوەند برنج و 1 پاوەند بەزی مریشک بۆ فەتیرەی شەممە وەردەگرم. کوڕینە، کچینە، وەرنەلام تا هاوسەرێکی لەبارتان بۆ بدۆزمەوە. تیپێکی مۆسیقای چێلم بە 3 کەمانچەژەن و دم بگچیەک بەیەکەوە وەستا بوون. ئەگەر دەتانەوێ گوێتان لە مۆسیقا بێ، وەرن خڕ بنەوە. پۆڵکایەک بە مریشکێک و مازرووکایەک بە مراویەک و
کۆنسترۆیەکی تەواو بە قەپڕغەی گا لێ دەدەین. فڵچای لیبۆک بە گۆرانی دەیگوت: منم نوکتە دەفرۆشم بۆ شادی تێدەکۆشم، گەر پێکەنینت دەوێ لای من دەستت دەکەوێ، وەرە لای من ژیرانە، نوکتەکانم هەرزانە، هێلکەیەکم بۆ بێنە، نوکتەیەکم بستێنە. ئەگەر 3 نوکتەت دەوێ وەرە 2 هێلکەم بەرێ، ئەگەر 5 نوکتە دەبەی تەنیا 3 هێلکە دەدەی. بەڵام ئەو ڕۆژە هیچ کەس لە چێلم پێویستی بە شێر و میانچی زەماوەند و مۆسیقا و نوکتە نەبوو. پینەدۆزێک دەیەویست جوتە پێڵاوێک بە بزنێک بدە، بەڵام ماخۆی بزنەکە گوتی ئەو ڕۆژگارەی پارە هەبوو، بزنێک 3 جوت پێڵاوی پێدەهات، بەڵام مرۆڤ چ لە 3 جوت پێڵاو بکە؟ پینەدۆزەکە و ماخۆی بزنەکە ئەو ڕۆژە تا ئێوارێت چەنەیان لێدا و یەکتریان هێنا و برد، ئاخریش پێک نەهاتن. ڕۆژی پاشی، ڕۆژی هەینی، هۆتزماچی حەمامچی حەمامی گەرم نەکرد، چونکە هیچ موچەی وەرنەگرتە بوو. ڕۆژی شەممە نیوەی خەڵکی چێلم بە ڕۆژوو بوون. سبەینەی ڕۆژی یەکشەممە جەماوەرێکی زۆر لە بەردەم ماڵی بوونیم پۆکراکە خڕبوونەوە. بە تووڕەیی هاواریان دەکرد: پارەمان بدەنێ، چێلم بەبێ پارە نابێ، پارەمان دەوێ. ئەو شەوە بوونیم پۆکراکە و بیڕیلی کەودەن و شمیرێلی گەمژە چاویان نەچوەخەو، بەردیان لە پەنجەرەکانی ماڵی بوونیم دەگرت. هاوسەرەکەی کە وەکو یینتە پیشا زمانی درێژ بوو، بە زیڕە و هاوار گوێنی پیسی حەواڵەی مێردی دەکرد. لە ناکاو دەنگێک لە دەرەوە لە ناو جەماوەرەوە هات: خوشک و برایانی چێلم، بوونیم پۆکراکە خیانەتی لە شۆڕش کردووە، دوژمنی خەڵکە و لە ئەگرۆنامیگا گێلترە. من فایلتەر دزم، خۆم جڵەوی فەرمانڕەوایی دەگرمە دەست، یەکسەر پارەی تازە دەردەکەم، بژی شۆڕش، بمرێ بوونیم پۆکراکە، من فایتیلم، لەمە و دوا و هەتایە من یەکەمین دانای چێلمم. جەماوەر هاواریان کرد: بمرێ بوونیم پۆکراکە، بژی فایتیل. فایتیلە دز و دوولا دەستەکەی، ناتکەی چەقۆکێش و یوشکەی گیرفانبەر جەماوەرەکەیان بردە حەشارگەیەک و ئەو زێڕەیان نیشاندان کە لە خەزێنەی گرۆنامیان دزی بوو. بەڵام لە باتی پارەی زێر پارەی کاغەزیان بەناو خەڵکدا بڵاو کردەوە. لەبەرەوەی نەفایتیل و نەدەسەڵاتەکانی خوێندەواریان نەبوو، بانقەنۆتەکان 3 بازنەیان لەسەر چاپ کرابوو. لە ماوەی 1 سەعاتدا ئاسایش گەڕایەوە بۆ چێلم. بوونیم پۆکراکە و بیڕیلی کەودەن و شمیرێلی گەمژە زیندانی کران و بە خیانەت تاوانبار کران. دەتوانین بە مەزەندە بڕیاری دادگا بزانین. زیندانی هەتایە و 1 ڕۆژی 4 شەممە. ئەو ڕۆژە زیکێڵی شاعیر دەستی بە دەستکاریکردنی سرودەکەی کرد تا لەگەڵ حاڵ و باری فایتی لە دەستدا بیگونجێنێ. بەڵام گوتی ژمارەی ئەو دێڕانەی بۆ بوونیم پۆکراکە دانراوە، بەس نییە بۆ باسی دەستکەوتە گەورەکانی فایتیل. گوتی بەلانی کەمەوە 2 هێندە دێڕەم پێدەوێ. خۆشەویستانم، لێرەدا هاتمە کۆتایی خوێندنەوەی بەشی 5 لە ڕۆمانی گێلەکانی چێلم و مێژویان. هاوڕێم بن بۆ بەشی 6. بەشی 6 لە ڕۆمانی گێلەکانی چێلم و مێژویان، لاپەڕا 57. فەرمانڕەوایی فایتیلە دز. یەکەم کاری ڕەسمی فایتیل دوای دەرکردنی بانقەنۆت زیندانیکردنی ئەو دادوەرە بوو کە لە سەردەمی گرۆنامدا لە سەر دزی زیندانی کردهبوو. ئەوسا کۆمەڵە زاگۆنێکی نوێی بۆ میرزاکەی نژوان. خاڵی یەکەم: دزی ئیتر تاوان نییە، تەنیا ئەگەر یەکێ دزی لە دز بکە. خاڵی دووەم: خەڵکی چێلم دەبێت 3 لە سەر 4 داهاتی خۆیان وەکو باج بدەن. ژنانی چێلم هەموو 5 شەممەیەک دەبێت 2 پارچە ماسی گیفیلتی و 1 قاپەیار کۆکێکی لێنرا و 3 پارچە کولیچە پێشکەش بکەن. خاڵی سێم: 2 بارە جەنگ لە دژی گۆرشکەڤ و مازێل بۆرشت ڕادەگەێنرێ. چێلم تۆڵەی خۆی دەکاتەوە کە بەرامبەر عارەبانچی و قەسابەکان بەزی. خاڵی 4: هەموو چەقۆ و تەور و
چەپرچاغ و چەنگاڵ و هەروەها گوێزان و دەرزیلەیش دەستیان بەسەردا دەگیرێ بۆ ئەوەی لە جەنگدا بەکار بهێنرێن. خاڵی پێنجەم، دەبێ هەموو پیاوان لە تەمەنی 11 ساڵیەوە تا 40 ساڵی بەردەوام ڕۆژی دان نیوەی ڕۆژە وەرزین بکەن بۆ ئەوەی ئامادە بن بۆ جەنگ کە بەم زوانە دەست پێ دەکات. خاڵی شەشەم، چێلم دووبارە شاهنشاهیەت ڕادەگەیەنێ کە دوجار ناوچەی نێوان ڕووباری سان و ڕووباری بەگ دەگرێتەوە. خاڵی حەوتەم، هەر بێگانەیەک کە ڕوبەڕووی چێلمیەک دەبێتەوە دەبێ 7 جار ئیکلام بکێشێ و بڵێ بژی فایتیل. خاڵی هەشتەم، ئەگەر چێلمیەک زەبرێک لە بێگانەیەک بدا و ددانێکی بشکێنێ بێگانەکە چەندی پارەدایە دکتۆر بۆ ئەوەی ددانەکەی بکێشێ دەبێ ئەوەندە پارەیە بدە. خاڵی نۆیەم، هەموو ڕۆژە پشووەکانی پێشوو ڕادەگەێنرێن. ڕۆژی ساڵوەگەڕی یەکەمین گیرفانبڕی فایتیل بە پشووی میلی ڕادەگەێنرێ. پشووەکانی دی ئەمانە دەبن: ساڵوەگەڕی ئەو ڕۆژەی فایتیل یەکەم قوفڵی دزی و ئەو ڕۆژەی یەکەم جار لەسەر دزی گیرا، ڕۆژی شەممەیش نامێنێ. کاتێکە زاگۆنی تازە بڵاوکرایەوە بە ساڵاتچووەکانی چێلم زۆر ترسان و پێشبینیان کرد کە ئەم بارودۆخە هیچی باجی بەدەمەوە نییە. بەڵام هەرزەکاران لای فایتیل بوون لەبەرەوەی هیچ ئوردو نەبوو سەربازەکانی لێدا بنێن. فایتیل فەرمانیدا هەژار و نەساغەکان لە کەترەخانەکان دەربکەن و شوێنەکان بدەن بە لەشکر. زۆری نەبرد لەشکری فایتیل سەرکەوتنی گەورەی بەدەستهێنا. شەو لەشکرکێشیان کردە سەر گۆشکەف. فایتیل خۆی دەواازەکەی شکاند و خەڵکی گۆرشەف ناچار کران خۆیان بدەن بەدەستەوە. مازێڵ بۆرس تووشی هەمان چارەنووس هات. لەشکری چێلم لە گەڕانەوە بۆ ماڵەوە لەسەر ڕێی خۆیان چەند کوێرەدەیەکی تریان داگیر کرد. زیکیلی شاعیر لەو سرودەی بۆ سەرکەوتنی گوتبوو پێشبینی کردبوو کە ڕۆژێ دێ لەشکری چێلم هیند و ئیزبیتزا و ئیتوپیا و فرامپۆڵ و مەدەگەشکەریش دەگرێ. بەڵام زۆری پێنەچوو ڕژێمی فایتیل ڕوبەڕووی قەیران بووەوە. هەموو پیاوە ساغ و بەوەجەکان بان کرابوون بۆ سەربازی و کەس نەمابوو ئیش بکە. دیسان کەمی خواردن و بەرگ و پێڵاو سەری هەڵدایەوە. فایتیل ژمارەیەک کۆیلەی لە گۆرشکەف و مازێل بۆشت هێنا، بەڵام هیچ خواردن نەبوو دەرخواردیان بدەن. دوای ئەوەی فایتیل ڕایگەیان ئیتر دزی تاوان نییە، دز ئەوەندە زۆر بوو مرۆڤی شەریف هیچ شتێکیان نەما. اینجا دزەکان کەوتنە دزیکردن لە یەکدی و شەڕێکی زۆر لە نێوان پێکەوتوانی فایتیل ڕوویدا. هەرزوو خەبەر هات کە شارەکانی لوبلین و زۆماسک و کرانۆستاڤ و بیلگۆرای و فرامپۆل و ئیزبیتزا خۆیان بۆ جەنگی چێلم ئامادە دەکەن. فایتیلیش هەموو چێلمی بان کرد بۆ سەربازی، تەنانەت نەخۆشەکانیش کە لە کەترەخانە دەرکرابوون. بەڵام چێلمیە برسیەکان نەیانتوانی خۆیان لەبەر لەشکری حەساوە و تێر و تاددان چەکدار ڕابگرن. چێلم ئابڵوقەدرا. فایتیل سوور بوو کە چێلم بەسەر دوژمنەکانیدا زاڵ دەبێ و دۆخی نوێ هەتایە بەردەوام دەبێ. بەڵام هەفتەیەک دوای ئابلوقا لەشکری چێلم لە برسان وەکو جەنازەیەکی جوڵاویان لێهات کە فایتیل هەستی کرد کۆتایی هاتووە خۆی لە گەرماوی گشتی شاردەوە، بەڵام زوو دۆزیانەوە. ئەوانەی دەستگیریان کرد تەنەکەیەکی زەبڵیان لەسەر سەری دانا و گەستێکیان لەناو دەستێک و شمشێرێکی کاغەزیان لەناو دەستەکەی ترنا و بەڕسوایی لە مەیدان و بازاڕی شاردا گێڕایان. زیکیلی شاعیر کە پێش ئابلوقا 16,000 دێڕی لە ئەستایشی فایتیل هۆنی بووەوە کە دیتی هەموو شتێ بەرەو خراپی دەچێ، هەندێک گۆڕانی لە شیعرەکەدا کرد و ناوینا مردن و شوورەیی بۆ فایتیلی ستەمکار. چێلمیەکان دەترسان نەکو ئەو داگیرکەرانە بە کۆیلایەتی بیان بەنا گۆرشکەڤ و مازێڵ بۆرشت و کاری سەختیان پێ بکەن. بەڵام ئەو شارانە کۆیلەیان نەگەرەک بوو، خۆیان مرۆڤی بێکاریان زۆر بوو. کاتێک گرۆنامیگا و 5 داناکانی بیستیان چێلم ئازاد کراوە، گەڕانەوە چێلم و قاسەی بەتاڵی پارەیشیان لەگەڵ خۆیان هێنایەوە. یینتە پیشە ئەوەندە بەدیدەنی مێردی حەپەسا دووبارە زەبڵی ڕشتە سەرپێی. ئەم جارە پەتی گرۆنام و 5 داناکەی کە لە لوبلین دەرۆزەیان دەکرد ئێستا دووبارە بوونەوە بە فەرمانڕەوای چێلم. خۆشەویستانم، سپاس کە بۆ خوێندنەوەی بەشی 6 هاوڕێم بوون. هاوڕێم بن بۆ بەشی 7. لێرەدا
بەشی شەشەم کۆتایی هات. بەشی حەوتەم و کۆتایی لە ڕۆمانی گێلەکانی چێلم و مێژویان لاپەڕا 63. بانەڕۆژ گەشە. چێلم ئیتر هیچ تەماعی سەربازی نەبوو. چێلمیەکان بە پەرۆشەوە کەوتنە سەرکار. ڕوون و زوڵاڵ بوو تەنیا بەکار ڕزگار دەبن. ئەوەندە پڕکار و سەخت کۆش بوون بەدەگمەن کاتیان دەبوو بۆ نان خواردن. چێلمیەکان زیاتریان بەرهەم دەهێنا بۆ ئەوەی بتوانن زیاتر بفرۆشن. وردە وردە لە دەرەوەی چێلم بە دوای بازاڕدا گەڕان. بەڵام خەڵکی گۆشکەڤ و مازێل بۆشت کە دەشیا بەرهەمێکی زۆری چێلم بکڕن پارەیان نەبوو. گرۆنام و داناکانی 7 شەو و 7 ڕۆژ بیریان کردەوە و چارەسەرێکیان دیتەوە. پارە بە مازێل بۆرشت و گرشکەڤ بدەن بۆ ئەوەی بتوانن بەرهەمەکانی چێلم بکڕن. بازرگانانی چێلم ئەو ڕێگە چارەیان پەسەند کرد، بەڵام هەندێک خەڵکی هەژار ناڕەزاییان دەربڕی. بۆچی پارە بدەینە گۆشتکەڤ و مازێ بۆرشتی دوژمنانی پێشووی خۆمان لە کاتێکا خۆمان لە برسان دەمرین؟ بوو بە ناڕەزایی و خۆپیشاندان و قەیرانێکی تازە لە چێلم سەری هەڵدا. بۆ نیم پۆکراکە لە ئاوارەیی لە شاری ئیزبیتزادا ڕایگەیان کە ڕێگۆڕیشەی بەدبەختی چێلم پارە بووە. نوێنەرانی خۆی ڕەوانەی چێلم کرد بۆ ئەوەی لە ناو خەڵک بڵاو بکەنەوە کە بۆ نیم پۆکراکە تەنیا کەسێکە دەتوانێت چێلم نەجات بدە. کاتێک گرۆنام زانی جارێکی دی فەرمانڕەواییەکەی لە سەر لێوی داڕوخانە بڕیاریدا ئەنجومەنێکی دیکەی 100 چێلمی لە دانای پلە 2 پێکبێنێ. بڕیاردرا و ئەنجومەنە بە درێژایی ساڵ شەو ڕۆژدا بنیشن و ئەو گیر و گرفتانەی پەیدا دەبن چارەسەریان بکەن. بێگومان بڕیارەکانی ئەنجومەنەکە دووبارە لەلایەن گرۆنام و 5 داناکەی پێداچوونەوەی بۆ دەکرا. گرۆنام سەرۆکێکی بۆ ئەنجومەنە تازەکە دانا کە بەناوبانگترین فەیلسوفی چێلم بوو بە ناوی ڤیزوسو. نووسەری دەبەرگ لێکۆڵینەوە بوو لەبارەی ئەوە داخۆ هێلکە لە مریشکە یان مریشک لە هێلکەیە. ئەنجومەنەکە کە پێیان دەگوت ئەنجومەنی 100 دانایی پلە 2 چەند ساڵ کاریان کرد، بەڵام نەیانتوانی هیچ بڕیارێک بدەن چونکە زاناکانی پلە 2 بینە و بەرە و جیاوازیەکی زۆریان لە نێواندا هەبوو. ڕۆژانە مشت و گوێن و مەرەکەب پێداکردنی تێدا بوو. هەندێک زانای پلە 2 زاتیان کرد ناو لە زوسو بنێن چێلمی کەودەن. یینتە پیشا کە چاودێرێکی چالاکی ڕووداوەکانی ئەنجومەن و شار بوو، دڵنیا بوو پیاوانی چێلم گەوجی ئەوەندە گەورەن هەرگیز ناتوانن قەیرانەکانی شار چارەسەر بکەن. ئینا پارتێکی ژنانی دروست کرد. لە بەرنامەی پارتەکەدا هاتەبوو پیاوان ئەرکی کاروباری ماڵەوە دەگرنە ئاستۆ، وەکو گەسکدانی عەرد و شوشتنی پڕۆ و پاتاڵی منداڵان و چێشتلێنان و نان پیشتن و چاودێریکردنی منداڵ. ژنانی چێلم شار بەڕێوە دەبن. بەهۆی هەموو ئەوەوە شەڕێکی زۆر لە نێوان گرۆنام و یینتە پیشا و هەروەها لە نێوان داناکانی تر و هاوسەرەکانیان ڕوویدا. دوای شێو یینتە پیشا بە مێردەکەی دەگوت: گرۆنامیگا، نۆرەی تۆیە هیرباران بشۆی. من؟ گرۆنامی دانای گەورە؟ هیرباران بشۆم؟ ئەی تۆ چ دەکەی؟ یینتە پیشا وەڵامی دەدایەوە: من کتێبە نوێیەکەی ڤیزوسو دەخوێنمەوە. ئەگەر چێلم هەر لە بنەڕەتدا نەبوایە چێلمیەکان چیان بەسەردەهات؟ گرۆنام ناڕەزایی دەردەبڕی: ئەمە ئیتر کۆتایی دنیاە. یینتە پیشا دەیگوت: نا، کۆتایی دنیا نییە، کۆتایی ستەمکاری ئێوەیە. گرۆنام، کات بە فیڕۆمەدا، تاجەکەت لەسەر بکەوە و بەرهەڵبێنە ببەستە و خەریک بە. هەرچەندە گرۆنام ئامان شوشتنی بەکەمایەتی دەزانی بۆ پای فەرمانڕەوایەکی هەرەباڵا، بەڵام بەوردی بەگوێ یینتە پیشای کرد، چونکە قاپ شوشتنی پیاوان بوو بە مۆدە بۆ پیاوان و ئاشکرایشە لە چێلم مۆدە لە یاسا بەهێزترە. تا ڕادەیەک ئەمەیە مێژووی چێلم لە سەرەتاوە تا ئێستا، بەڵام گرۆنام ئێستایش گەشبینە. لە دواگوتاریدا کاتێک پەردەی لەسەر تازەترین بینالادا
کە بۆ ڕێزلێنانی ئەو دروستکرا بوو گوتی: ئێمە ئارەزوو ناکەین دنیا داگیر بکەین، بەڵام لەگەڵ ئەوەشدا داناییمان لە سەرانسەری دنیادا بڵاو دەبێتەوە. بانەڕۆژ گەشە، زۆر لە گوینە ئاخیری ڕۆژی بێ و گشت دنیا ببێ بە یەک چێلمی گەورە. تەواو. عەزیز گردی 15/1/2015 بە حرکە. خۆشەویستانم، لێرەدا هاتمە کۆتایی خوێندنەوەی ڕۆمانی گێلەکانی چێلم و مێژویان. بە هیوام لە ئاست ڕەزامەندی ئێوەدا بووبێت. ئاسوودە بن. گێلەکانی چێلم و مێژویان. بە هیوام لە ئاست ڕەزامەندی ئێوەدا بووبێت. ئاسوودە بن. فەرهەنگۆک لە کۆتا لاپەڕەکانی ڕۆمانی گێلەکانی چێلم و مێژویان. لاپەڕە 69. ئاخلەویک واتە مەقڵی چاوە ئاغلەویک. ئاکنجی واتە نیشتەجێ. ئاڵشت ئاڵوگۆڕ شت بە شتدان بە بێپارە یاخود مقایچە. باپەڕ واتە هەڵامەت یاخود پەسیو. باژەل واتە فەوزا. بانەڕۆژ واتە دواڕۆژ، پاشەڕۆژ یاخود ئایندە. باندۆر واتە نیر. بانقەنۆت واتە ئەسکەناس یاخود پارەی کاغەز. بەلەنگاز واتە بێنەوە یاخود هەژار و خێزان. پەرتەوازە یاخود پەڕەوازە، ئاوارە یان دەربەدەر. پەسە کەرەستەی خواردەمەنی وەکو ئارد، ئاو بۆنان، پیاس، کولەکە، گەڵای مێو، باینجان، دەلووجە، تەماتە و برنج بۆ دۆڵمە. پەنمان واتە ئاوسان یاخود ئەستووربوون. پێکەتی واتە تابع یاخود پەیڕەوکەر. پوریم واتە جەژنێکی جوولەکەکان. پوریم جەژنێکی جوولەکەکانە. جۆنی واتە قولکەبەرد کە شتی تێدا دەکوتن یاخود هاوەنی بەردین یان دارین و یاخود جون. چەپرچاخ سیکاردی ئەستور و گەورەی ئێسکشکاندن یان ساتور. حەلیماو برنجی لە ئاودا کوڵاو، شۆربای برنج بێڕۆن، هەریسەی برنج. هەریسە لە گەنمە کوتایش دەکرێ. خرابوون واتە خراپبوون. داڕوجان دەنکێکی ڕەشە لەناو برنجدا. دان عەمر بە ساڵداچوو، پیرەمێرد یاخود ئیختیار. زارۆک یاخود زارۆ، منداڵ یان بچووک. زاگۆن واتە یاسا. زماندز سیخۆر، جاسووس، خەفیە یان شۆفار. سەرسۆدرە مایەی فیتنە یان ئاژاوەچی. شەبەی خۆن پەلاماری شەوانە بۆ سەر دوژمن. شمەک واتە جلوبەرگ یاخود کنج. شیڤ و وۆت جەژنی هەڵگرتنی بەرووبووم لای جوولەکە. غانی غەرەز بێخەم و خەفەت. قەوە واتە تاقەت. قرالیچە واتە ژنی قراو. قڕمان ڕقبوون لەبەر سەرما. قولە چۆماخ واتە تۆپس یان داری سەر ئەستووری قوتو لە دەست خۆش. کەساس واتە کەسات
یاخود پەرێشان حاڵ یان بێسەروبەر. لادەست واتە یارمەتیدەر. ماتزۆ جۆرەنانێکە جوولەکە لە جژنی فەسەح دەیخۆن. مەڕ واتە ئەشکەوت. مەقڵی واتە چاوە یاخود ئاغلەویک. مژ و مۆران واتە تەم و مش. مرۆ واتە مرۆڤ. نژوە واتە ئیملا. تەڤل هەڤی واتە تێکەڵ و پێکەڵی. هۆپەکی واتە لە خۆی زانی یاخود تووشی حەپەسان هات. وەرزین واتە مەشقکردن. کۆتا وشە یارکۆک واتە گێزەر. ئاسوودە بن.